ئەم کاتتان باش ئازیزان بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ئەمڕۆ باسی وڵاتی ئوسترالیا ئەکەین. لەم ڤیدیۆ وەڵامی 15 پرسیاری زۆر گرنگ و زۆر گشتی ئەینەوە دەربارەی گەشتن، خوێندن، کارکردن و ژیان لە وڵاتی ئوسترالیا. بۆ کەسانی کە حەزەکەن زانیاری زیاتر وەرگرن یاخود بیرێکی لێ بکەنەوە لە داهاتوو پلانی بۆ دانێن کە سەردانی وڵاتی ئوسترالیا بکەن، ئەتوانن سەیری ئەم ڤیدیۆ بکەن و زانیاریەکان لەم ڤیدیۆ وەربگرن. بیرتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن بۆی ئاگادار بن لە هەموو ڤیدیۆیەکی نوێ کە پۆستی یەکەم. ئەنجا با دەست پێ بکەین. پرسیاری یەکەم: هەرزانترین شار لە وڵاتی ئوسترالیا کامەیە؟ ئەو شارانەی کە هەرزانن بە بەراورد لەگەڵ شارە گەورەکان. وەڵام: شارەکانی ئەدیلەید، هۆبارت، داروین و شاری پرث. ئەم شارانە بە بەراورد لەگەڵ شارەکانی وەکو سیدنی و مەلبۆرن ئەمانە مەسروفاتی ژیانتیاندا هەرزانترە و ئەمەش باشترە بۆ قوتابی بیانی یاخود کەسێک کە تازە بچێت بۆ وڵاتی ئوسترالیا نەزانێت کوێ هەڵبژێرێت. ئەم شارانە هەرزانترن لە شارەکانی تر. پرسیاری دووەم: کام شار زۆر باشە بۆ پەنابەر بۆ کەسێک کە تازە ئەڕواتە ئوسترالیا؟ لێرە ئێمە کە ئەڵین پەنابەر مەبەستمان ئەوەیە ئەو کەسانی کە بە خوێندنیان بە کارکردن ئەچن لە وڵاتی ئوسترالیا ئەمێننەوە. شاری مەلبۆرن شارێکی فرە کەلتوریە و گەورەیە، ئەویش باشە بۆ پەنابەر. ئێمە باسی مەسروفاتی ئەم دوو شارە ناکەین چونکە گرانترن، بەڵام شارێکی گەورەیە و هەروەها بۆ پەنابەر ئەگەر هەست بە غەریبی نەکات لە بری ئەوەی بچێتە شارێک کە دوور بێ و هەرزان بێ بیەوێ بێتە شارێکی قەڵەباڵغ، ئەوە ئەم دوو شارە باشە. و شاری بریزبین ئەڵێن کە کەشوهەواکەی زۆر گونجاوە، هەردەم کەشوهەوایەکی خۆشی هەیە و هەروەها ئەتوانی مەسروفاتی ژیانی خۆت بە ئاسانی کۆنترۆڵ بکەیت چونکە هەرزانترە و خەریکە، یعنی لە ئێستایە جۆب مارکێت لەم شارە لە گەشە سەندنە. شاری ئەدیلەیدیش بە هەمان شێوە و شاری پرث ئەم شارە لە کەنار دەریایە نزیکە، بۆیە شارێکی ئاویە. ئەگەر ئیش بدۆزیتەوە لەوێ موچەکەت زۆر بەرزە لە بەروی لەوانەیە شارێکی چۆڵتر بێ لە شارە گەورەکان. بۆیە بەپێی ئەو سێرچەی کە کردومە لە ئۆنلاین ئەڵێن شاری پرث داهاتوێکی باشی هەیە، خەڵک زیاتر ئێستا ڕووی تێەکە. پرسیاری سێیەم: کەشوهەوا لە وڵاتی ئوسترالیا چۆنە؟ وڵاتی ئوسترالیا وڵاتێکی گەرمە، کەشوهەوایەکی گەرمی هەیە، زستانەکەی سارد نییە، لەوانەیە پلەی گەرما هەتا 10 و ساردترین 5 بێت لە هەندێک شوێن، هەمووینە، بەڵام بە گشتی پلەی گەرما هەردەم بەرزە. لە زستانی لای خۆمان لای مانگی 12 و 1 و 2 لە ئوسترالیا زۆر زۆر گەرمە، وەکە لە لای ئێمە ئەبێ بە هاوین لەوێ بێ بە زستان، بۆیە کەشوهەواکەیان پێچەوانەیە. پرسیاری چوارەم: ئایا کرێی و مانگانە بەچەنە لە وڵاتی ئوسترالیا؟ وڵاتی ئوسترالیا سیستەمی پارەدان بۆ کرێی و هەفتانەیە، بە هەفتە ئەیت لەوەی کە بە مانگانە بییت. لە شاری سیدنی هەفتەی 600 بۆ 1000 دۆلاری ئوسترالیا، ئەمە باسی دۆلاری ئوسترالیەکەین. لە شاری مەلبۆرن لە 450 دۆلار لە هەفتەیەک بۆ 800 دۆلاری ئوسترالی. شاری بریزبن لە 400 دۆلارەوە دەست پێ ئەکا و ئەدیلەید و شاری پرث لە 350 دۆلارەوە دەست پێ ئەکا بۆ هەر هەفتەیەک و دۆلاری ئوسترالی جیاوازە. 100 دۆلاری ئوسترالی نزیکی 63 بۆ 64 دۆلاری ئەمریکی. پرسیاری پێنجەم: مەسروفاتی مانگانەی کەسێک لە وڵاتی ئوسترالیا نزیکەی چەنە؟ بە نزیکەی هەموو ئەم بڕەپارانەی باسی یەکەم دۆلاری ئوسترالیە، نزیکەی بۆ هەر مانگێک نزیکەی 1500 بۆ 2500 بۆ هەر کەسێک. ئەگەر کەسێک لە وڵاتی ئوسترالیا بژیت بە کرێی و خواردن و هاتوچۆ و چوونە دەرەوە و گەڕان و بە شێوەیەکی نزیکەی لە 1500 دۆلار بۆ 2500 دۆلار، یعنی لە 1500 دۆلارەوە دەست پێکە. مەرجیش نییە، لەوانەیە تۆ لە شوێنێکتر بیت هەرزانتر بۆت ڕێککەوێت، بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی. پرسیاری شەشەم:
پەنابەر چۆن بتوانێت کار بدۆزێتەوە لە وڵاتی ئوسترالیا یاخود لە چه وێبسایتێکەوە من بەدوای کارا بگەڕێم. گرنگترین ئەو وێبسایتانەی کە بۆ دۆزینەوەی هەلی کارە لە وڵاتی ئوسترالیا seek.com.au ئەمە پلاتفۆرمێکی گەورەیە سەر بە وڵاتی ئوسترالیا. ئیندید هەیە لە لینکدئین ئەتوانی سیر بکەی لەگەڵ gumtree.com.au ئەمەش پارتایم جۆب و فوڵتایم جۆبی تێ زیاتر کاژوەڵ جۆبی پێڵێن یان زیاتر ئیشی سادەی ئەتوانی تیا بدۆزیتەوە بەڵام وەکو گەڕان بۆ ئیشێکی ڕێکوپێک لە وێبسایتی seek.com.au یان لینکدئین یانیش ئیندید. لەژێر ئەم ڤیدیۆیە لینکی ئەم وێبسایتانەتان بۆ دانم. پرسیاری هەشتم چ کارێک زۆر داوا کراوە و پێویستیان بە پەنابەرە لە وڵاتی ئوسترالیا؟ یەکەم سەکتەری health care and nursing یعنی سەکتەری تەندروستی و هەروەوانەی کە پەرستارن لە لای خۆمان ئەتوانن بە دوای کارە بگەڕێن لە وڵاتی ئوسترالیا. دوایی بە ڤیدیۆی باسی ئەەکەم کە چۆن بتوانی مۆڵەتی سندیکا بەدەست بێنی یاخود چۆن بتوانی لە بوارەکەی خۆت کە لە کوردستان ئەزمونت هەیە بچی لە ئوسترالیا ئیشێ بدۆزیتەوە. بەشەکانی IT engineering, construction and trades, hospitality and retails لەگەڵ education and teaching. پرسیاری نۆیەم قوتابی بیانی بۆی هەیە چەند کاتژمێر لە هەفتەیە کار بکات؟ قوتابی بیانی بۆی هەیە 24 کاتژمێر کار بکات لە هەفتەیەک و هەروەها کە پشووی هاوینەی هەیە کە هیچ خوێندنێکی نییە ئەتوانێت بەدڵی خۆی کار بکات 40 کاتژمێر 35 کاتژمێر بەپێی توانای خۆی ئەتوانێت وەکو فول تایم لە وڵاتی ئوسترالیا کار بکات. پرسیاری دەیەم کەمترین بڕەپارە لە کاتژمێرێک بۆ ئیش لە وڵاتی ئوسترالیا چەنە؟ minimum wage پێ ئەڵێن. minimum wage یعنی کەمترین بڕەپارە لە کاتژمێرێک بۆ هەر ئیشێکوەری بگری لە 22-23 دۆلارێکەوە دەستپێکە بەڵام 22-23 دۆلاری ئوسترالی نەک ئەمریکی کە کەمترەکات. ئەمە بە پێی داتاکانی ساڵی 2024 و هەروەها موچەی ساڵانە چونکە سیستەمی ئوسترالیا وایە بە ساڵانە موچەکە حسابەکرێت لە 80,000 دۆلاری ئوسترالیەوە دەست پێەکە بە پێی سەکتەرەکەش ئەگۆڕێت. پرسیاری 11 ئایا پەنابەر ئەتوانێت حساب بانک بکاتەوە لە وڵاتی ئوسترالیا؟ ئەگەر خۆت بۆ خوێندنیا بۆ کارکردن بڕۆی ئەو کاتە کە مۆڵەتت وەرگرت و ڤیزەت وەرگرت و چوویتە ناو وڵاتی ئوسترالیا ئەتوانی حساب بانک بکەیتەوە بەڵام هەروە کە تۆ هیچ ڤیزەیەکت نەبێت ناتوانی. پرسیاری 12 ئایا کەلتوری وڵاتی ئوسترالیا چۆنە بۆ وەرگرتنی پەنابەران یاخود خۆیان چۆن پێشوازی لە پەنابەرانەکەن؟ وڵاتی ئوسترالیا وڵاتێکی زۆر فرێندلیە یعنی زۆر وەکو هاوڕێ بەخێرهاتنە دەکەن پێشوازی دەکەن چونکە پەنابەرێکی زۆر لە وڵاتی ئوسترالیا هەیە بۆیە کێشەیەکی وایە نییە لەگەڵ وەرگرتنی پەنابەر و خەڵکانێک زۆر لە هەموو وڵاتانی جیهانەوە چەند ساڵانە لەوێ ئەخوێنن یان ئیشەکەن لەوانەیە تۆ هەست بە غەریبی نەکەیت و ئەوان ڕێزی هەموو کەلتورێکی جیاواز دەگرن. پرسیاری 13 باشترین هۆکاری گواستنەوە لە کام شار هەیە لە ئوسترالیا؟ شارەکانی ماڵبۆرن و سیدنی. هۆکارەکانی گواستنەوە تیاندا زۆر باش و زۆر پێشکەوتووە سیستەمی ترینیان هەیە پاس لە هەموو شوێنێک هەیە و زۆربەی شارەکان کە بزانن تۆ قوتابیت کە کارتی قوتابی خۆتی ئەو کۆلێژیان زانکۆی لێی ئەخوێنی داشکانت بۆەکەن چکەمە سیستەمی زۆربەی ئەو وڵاتانەیە کەنەداش هەروایە و ئەمریکاش هەروایە کە زانم قوتابیت بە تایبەتی قوتابی بیانی داشکانێکی باشت بۆکەن. پرسیاری 14 ئایا بیمەی تەندروستی لە وڵاتی ئوسترالیا چۆنە؟ بیمەی تەندروستی بۆ ئەو کەسانێک کە ئیقامە یاخود جنسی وڵاتی ئوسترالیایان هەیە بە خۆڕاییە و ئەو کەسەی کە بە ڤیزەی کار لە وڵاتی ئوسترالیایە ئەکرێت لەگەڵ بیرم چوو بە خۆڕایی نییە یعنی بە پرایڤەت کۆمپانیای پرایڤەت هەیە هی بیمەی تەندروستی ئەکرێتەوە مانگانە کە لە وڵاتی ئوسترالیا کارەکەیت مانگانە بڕەپارەیەک بی بۆ کۆمپانیایانە و بیمەی تەندروستیەکە وەرگریت بۆیە ئەگەر تۆ ئیقامەت نییە بیمەی تەندروستیەکەت بە خۆڕایی نییە و ئەوانەی کە قوتابی بیانی ئەبێ خەمی بیمە بخوات هەر ئەو دقەی کە بیر ئەکاتەوە لەوەی کە بڕوا بۆ وڵاتی ئوسترالیا
چونکە لە ڤیددیۆکانی پێشوش باسم کرد ئەکرێت قوتابی داوای لێ بکرێت کە بیمەی تەندروستی لەگەڵ تقدیمکردنی ڤیزەکەی بیمەی تەندروستی بخۆی وەربگرێت. کۆمپانیایی نێودەوڵەتی زۆر هەیە، ئینتەرناشنەڵ کۆمپەنیز هەیە کە بیمەی تەندروستیان هەیە بۆ قوتابیانی بیانی. پرسیاری 15 تێکەڵبوون لەگەڵ خەڵکی وڵاتی ئوسترالیا و دۆزینەوەی هاوڕێ ئایا قورسە یان ئاسانە؟ چۆنە وڵاتی ئوسترالیا کەلتورەکەیان بۆ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی؟ وڵاتی ئوسترالیا وڵاتێکی ئەتوانم بڵم لە ڕووی کۆمەڵایەتی و زۆر باشترە لە کەنەدا، لەبەرەوەی خۆیان زۆر فرێندلین، زۆر حەزیان بە تێکەڵبوونە لەگەڵ پەنابەران و لەگەڵ خەڵکی وڵاتانی تر، بۆیە ئەوە شتێکی قورس نابێت بۆ پەنابەر کە ئەڕوە بتوانێت هاوڕێ پیا بکات. و جگەلەوە گروپی زۆریان هەیە، ئیڤێنتیان هەیە، چەندەها میتەپ گروپیان هەیە کە تیایدا خەڵک بۆ نمونە لەوانەیە کۆمیونیتی شارێکی دیاریکراو یاخود وڵاتێکی دیاریکراو لە شوێنێک کۆ ببنەوە و بتوانن پەیوەندی کۆمەڵایەتی دروست بکەن. ئەو ئیڤێنتانەیان زۆرە، بۆیە وەکوتم پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر فرێندلین، زۆر کراون، زۆر ڕێزی پەنابەرەگرن، بۆیە ئەوە کێشە نابێت. وڵاتی ئوسترالیا یەک شتی هەیە، ئەویش ئەوەیە کە ناتوانانی داوای مافی پەنابەری بکەی، ئەگینا لەوانەیە بۆ زۆر وڵات خەڵکی وڵاتان ئاسانتر بووایە، بەڵام ئەبێت ینی ئەم هەموو شتە باشەی هەیە لەوانەیە لایەنی مادیەکەی ینی مەسروفاتی ژیانەکەی بۆ زۆر کەس زۆر بێت یان پێیان گران بێت، چکە ئوسترالیا وڵاتێکی هەرزان نییە، ینی هەر بەگشتی یەکێکە لە وڵاتانەی کە مەسروفاتی ژیان تیایدا بە شێوەیەکی گشتی گرانە. هاوڕێیان ئەمە وەڵامی چەند پرسیارێکی گرنگ بوو دەربارەی ژیان لە وڵاتی ئوسترالیا و کارکردن و مانەوە لە وڵاتە. لە ڤیددیۆکانی داهاتوو باسی ئەو ئەکەین کە چۆن بەدوای کارێکە بگەڕی لە سەکتەرەکەی خۆت. ئەزمونت هەیە لە کوردستان، ئەتەوێ بێی لە کەنەدا، بۆ ئەڵەم کەنەدامە ئوسترالیا، ئەتەوێ بێی لە ئوسترالیا ئیش بکەیت، لەکوێوە دەست پێ بکەیت، چۆن CV ئامادە بکەیت، چۆن خۆت بۆ چاوپێکەوتن ئامادە بکەیت، لەکوێ چاوپێکەوتنی ڤیزە ئەنجام ئەدرێت لە کوردستان، چکە قونسوڵخانەیان نییە. ئەوە لە ڤیددیۆیەکی تر باسی یەکەم. بەڵام ئەگەر هەر پرسیارێکت هەیە لەم 15 پرسیارە نەبوو وەڵامەکەی دەست نەکەوت، ئەتوانی لەژێر ئەم ڤیددیۆ بۆم بنووسی بۆ ئەوی بتوانم وەڵامی پرسیارەکانتان بێمەوە. بیریشت نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت. هەتا ڤیددیۆیەکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ.